نامەیەکم پێگەی هەر وەک گوڵاوی پەرچەمت وەسوەسەم کرد ئەی خوا کەی دەم بنێمە ناودەمت خۆزگە دەمزانی لە غوربەت کێ بێ من هاودەمت خۆ دەزانی گیانە بۆ من ناکرێ تەرکی غەمت چاوەکانم بەسێ غوربەت بێرەوە چۆن بژیم من تۆ لەوێ من لێرەوە وێنەکەت دەرمانی سەرجەرجی برینداری منە وەختی دڵتەنگی بەبێتۆ هەر ئەوە یاری منە دیتنی ڕووناکی بۆ دوو چاوی جۆباری منە تاکو لێت دوورم عەزیزم شیوەنت کاری منە چاوەکانم بەسێ غوربەت بێرەوە چۆن بژیم من تۆ لەوێ من لێرەوە سەیری کوردستانی چۆڵکەم یا تەمی کوێستانی دڵ داخی دووری تۆ بچێشم یا غەمی هیزار لە مل ئەی خەزانی غەم بڕۆ باشین بێ باغم چڵ بە چڵ ئەی فەلەک بابێ بە هارستانی من یەک چەپکە گوڵ چاوەکانم بەسێ غوربەت بێرەوە چۆن بژیم من تۆ لەوێ من لێرەوە دەم خۆشگە حەمیدگیان سڵاو ئازیزان خۆشحاڵم لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە پێتان شادەبمەوە باسی ئەمڕۆمان باسی شاعیری گەورە هێدیە میوانەکانی ئەمڕۆم بەڕێز مامۆستا حەسەن دانشفەر بەخێرهاتن دەکەم لەگەڵ خات و دەوەن ئەحمەد بە ئامێریکەمان بەخێر بن مامۆستاگیان ئەتوانی بە کورتی تیشکێک بخەیتە سەر ژیانی شاعیر بەڵێ مامۆستا هێدی خۆی خالید ئاغای حسامیە کوڕی حاجی حەمەد ئاغای شێخاڵیە کە لە ساڵی 1928 زاینی لەدایک بووە لە گوندی شێخاڵ کە سەر بە ناوچەی موکریانە لە سەر بە شاری بۆکان ژیانی هەڕەتی لاوی خۆی لەو شوێنە بەسەر بردووە دوجار لەگەڵ دەستپێشی دروستبوونی کۆمەڵی ژێکاف ئەویش وەک هەژار و هێمنی شاعیر پەیوەندی بە ڕێزەکانی ژێکافەوە کردووە و تا کۆتایی کۆماری کوردستانیش ئەو یەک لە کەسە نزیکەکانی جەنابی پێشەوە قازی محەممەد بووە حقیقەت لە دوای ڕوخانی کۆمار هێدی ماوەیەک خۆی دەشاریتەوە ڕاوە دوو دەنرێت و لەوێ بۆ ئەوێ تا دوجار لە ساڵی 61ەوە پەیوەندی بە شۆڕشی ئەیلولەوە دەکات و ئیتر تا کۆتایی ژیانی هەر لەسەر ئەو ڕێبازە دەمێنیتەوە و دوجاریش لە ساڵی 2016 لە 27دا لە شاری هەولێر کۆچی دوایی بەجێگەیان بەڵێ لە ساڵی 1961 پەیوەندی بە شۆڕشی ئەیلولەوە کات و پەیوەندی بە بارزانی نەمریشەوە کاتمان بەڵام هێدی لەو کاتا بۆتە پێشمەرگە بەڵێ لەو سەردەما بەڵێ ینی هێدی وەکو لە ئەدەبیاتە کاری کردووە خەباتێکی سیاسیشی هەبووە من حەزەکەم پرسیارێک لەسەر ئەوە بکەم ئایا چ جۆرە شێوەیەکی شعر زاڵە بە شێوەیەکی گشتی بە سەر شعرەکانی هێدیە بەڵێ شعرەکان و ئەدەبیات من پێشەوەی جوابی ئەوە بدەمەوە کە چ جۆرێکی شعر زاڵە بەسەر ئەوەکانیەوە هێدی چ لە سەردەمی کۆماری کوردستان و چ لە سەردەمی شۆڕشی ئەیلول ڕاستە پێشمەرگە بووە بەڵام بەهۆی لێهاتوویەوە لە کۆماری کوردستانیش و لە شۆڕشی ئەیلولیش هەم یەک لە کەسە نزیکەکانی جەنابی پێشەوە قازی محەممەد بووە لە سەردەمی شۆڕشی ئەیلولیش کەسێکی هەرە نزیکی جەنابی بارزانی بووە و لەگەڵ خودی کاک ئیدریسیش یعنی هەموو تا ئەو ڕۆژێک کە
جەنابی کاگیدریسی وفاتی کردووە هێدی یەک لە کەسە هەری نزیکانی کاگیدریس بووە بەنسبەت شعرەکانی ئەگەر ئێمە دیقەت لە دیوانەکەی بکەین لە کاروانی خەیاڵ دەبینین کە هێدی لە هەموو مەجالەکاندا خۆی تاقی کردوێتەوە و جێپەنجەی دیارە بەڵام زۆرترین شعری هێدی کە پێوە ناسراوە ئەو لە غەزەل زۆر کەسێکی سەرکەوتو دیارە و زیاتر مەجالەکانیشی خۆشەویستی و نیشتیمان پەروەری بۆ بەڕاستی لە شعرەکانی هێدیدا زۆر ڕەنجیان داوەتەوە. مامۆستاگیان بەڕێستان نزیک بوون لە شاعیرەوە و پێم وایە کە تەمەنێکی زۆر هاوڕێتیەتان هەبووە. ئەتوانی یادەوەریەکی خۆش یاخۆ بەسەرهاتێکی کە پێت جوان بێ بۆ مام بگێڕیتەوە؟ بەڵێ حقیقەت من نزیکەی 21 ساڵ لە خزمەت مامۆستایدا بوومە. بیرەوەریم زۆر زۆرە لەگەڵ جەنابی مامۆستایی لە ڕۆژانی خۆش و ناخۆش بەڵام ئەوەی کە دەکرێت زۆر ئاماژەی پێ بدرێ ئەوەیە چەند بوارێک بوو هێدی بەڕاستی تێیدا زۆر بەرجەستە بوو. هێدی کەسێکی زۆر قسە خۆش کەسێکی زۆر نوکتەچی و زۆر مەجلیس خۆش بوو. یعنی هەر کاتێک کە تۆ دەچوویە لای یان میوانێک داهات حتمما بە نوکتەیەکی خۆش بە قسەیەکی خۆش مەجلیسەکەی خۆش دەکرد و بوارێکی بۆ کەسەکە دەرەخسان بۆ ئەوەی بتوانێت بە ئاسوودەی قسە بکات و ئەوەی کە لە دڵیدایە بیڵێت. یعنی بە شێوەیەک لە شێوەکان بوارێکی دەرەخسان کە ئەو ڕسمیاتە نەمێنێت کەسەکە بتوانێت بە ئاسوودەی قسە بکە. ئەوە لەلایەکی هێدی کەسێکی زۆر دڵکراوە بوو، ینی کەسێکی زۆر بەخشندە بوو، بەلایەوە زۆر ئاسایی بوو کە هەرچی هەیەی لە یەک لەحزەدا بیبەخشێ بە کەسێکی کەنیەتی. من زۆر جار ئەو شتانم لێ دیوە، زۆر جار بینیومە کە چەند بە دڵکراوەیی ئەوەی کە لە توانایدا بوو بگرێت زیاتر لە توانای خۆشی بەخشیوە بەو کەسانەی کە پێویستیان پێی هەبووە یا بە شێوەیەک لە شێوەکان هێدی بە زەروری زانیوەکە ئەو کەسە یارمەتی بدرێ. هێدی زۆر دڵناسک بوو لە ڕەنگە بچووکترین وشە بە باعیسی ئازاردانی. بۆیە لە هەڵسوکەوتکردن لەگەڵ هێدی و ژیان لەگەڵ هێدی شارەزاییەکی باشی دەویست. دەبوایە بزانی کە ئەو کەسە تا چەند حەساسە. تەسەور دەکەم ئەوەشی هەر بۆ ئەوەی دەگەڕایەوە کە ئەو کەسێکی هەستیار بوو. حتمما ئەوانەی کە لە دنیای شعردا ئیش دەکەن خەڵکێکی زۆر هەستیارن و زۆر زوو شتەکانی دەوروبەریان یا قسەکان تەسیریان تێدا دەکەن. بەڵێ وەکو ئەوەی کە ئێمە بزانین ئەمان ئاغا بوون. بەڵێ ئاغا بوون، بەڵام ئەو ئاغایەتیە و ئەو دەوڵەمەنیە کاری نەکردوتە سەر ئەوەی کە ئەمە بێ بە کەسێکی ئەویش دیارە شاعیرەتەکەی کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە ئەو وەکو ئاغایەک دەور نەبینە لەگەڵ خەڵکە، وەکو کەسێکی ئاسایی لەگەڵ خەڵکە هەڵسو کەوت بکات و بژی و بگرە دوور لەوەش بەخشن دەبێت. بەڵێ خۆی ئەگەر سەیری ژیانی ڕۆژانە و ئەتەکێتی هەڵسو کەوتی هێدیت بکردبایە ئەو ژیانە ئاغایەتی تەسیری هەر لەسەر هەڵسوکەوتەکانی هەبوو لە ئەتەکێت و لە دانیشتنی ڕۆژانەی و لە تەعاملکردن لەگەڵ بەرامبەرەکانی. بەڵام دەبێ لە بیرمان بێ هێدی لەو پەڕی دەوڵەمەندی و لەو پەڕی دەسەڵات و ئاغایەتی و لە خۆشترین دیوەخانەوە لە پێناو میلەتەکەی ئەشکەوتە سارد و بنبەردەکانی کوردستانی هەڵبژارد و ئەوانەی بەجێ هێشت و هاتە ناو شۆڕش و دەربەدەری و ئاوارەی و دوازاریش تا ئەو ڕۆژەی کە وەفاتی کرد ئەو هەر پێشمەرگە بوو. ئاخر شت کە من گوێم لێبوو یعنی ئەو ماوە پێشمەرگایەتی باسی 72 ساڵ لەسەر یەک پێشمەرگایەتی خۆی کرد. یعنی ڕاستە هێدی کوڕە ئاغا بوو، ڕاستە لە بنەماڵەیەکی زۆر دیار و گەورەی موکریان بوون، بەڵام ئەو هەموو ئەو شتانەی هەموو ئاغایەتی و ژیان و سەروەت و خۆشی بە قوربانی شۆڕشی میلەتەکەی کرد و دوجار بن ئەشکەوت و بەرد و بن تەڕاشەکانی کوردستانی هەڵبژار لە پێناو میلەتەکەی خۆی. بەڵێ کاتیەوە هاتووە خەندەخەن ئەگەر خات و دەوەن هاوکارم بێ سپاس.
مەزرعەی قەلبی مەویشکە ئەی وەتەن کوا ئاوی تۆ بێزەوادن ڕۆڵەکانت کوانێ شەکری خاوی تۆ زەردە ڕەنگی خونچەکانت سێبەری زوڵم و جەفا لادە بەو هاوی نەکوانێ تیشک و تینی تاوی تۆ بێ سرودی جاویدانی بولبولت بێنەشئە بوو دەستە دەستە لاوەکانت وەک گوڵی تێراوی تۆ لێم دەپرسێ دڵ بەدایم بۆچی سەرگەردانی تۆ ژەهری تاڵی چی دەچێژی هەر کە سەر شێواوی تۆ دەردی دڵ ناکەم دەزانم دەردی بێ دەرمانی من خەستەمە کەس بێ دەوای کە غەیری بەرزی ناوی تۆ بەخێر بیتەوە مامۆستا پرسیارێکتر لەبارەی ژیانی هێدیەوە من ئەمەی کە باسی یەکەم هێدی دیارە کەسێک بووە زۆر زۆر پەیوەست بۆ بە خاشی کوردستانەوە زۆر زۆر ئینتیمای هەبووە ئەویش یەکێ لە بەڵگەکان ئەوەیە کە ساڵی 1970 دکتۆر حەسەنی حسامی برای لە ئەڵمانیاوەیە بە شوێنیا و ئەیبا بۆ وڵاتی سوید کە بۆ ئەوی لەوێ بژی بەڵام ئەم خۆی ناگرێ و جارێکتر ئەگەڕێتەوە بۆ کوردستان. بەڵێ زۆر ڕاستە مامۆستا کەسێک بوو تا ئەو ڕۆژەش کە وەفاتی کرد زۆر زۆر مهتەم بوو بە خاک و بە خەڵکی کوردستان ینی وە بە شۆڕشەکانی کوردستان و بەڕاستی بە شۆڕشی ماڵی بارزان نەک هەر لە سویدەوە یا لە ئەوروپاوە بڵێن بە شێوەیەکی گشتی گەڕایەوە کوردستان ئەو تەنانەت لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلولیش کە شۆڕش نسکۆی هێنا و چوون بۆ ئێران و جەنابی بارزانی لە کەرەز دانیشتن هێدی نەیتوانی بچێت لە شوێنی خۆی و لەسەر مڵک و ماڵی خۆی دابنیشێت و جارێکی دیکە ممارسەی ئەو ژیانە ئاسایی بکاتەوە وەک خزم و کەسەکەی خۆی و دابنیشێ لە دیوەخانێک و ژیانێکی خۆش تێپەڕ بکات تەنانەت لەو ڕۆژانەشدا هێدی بەو پەڕی وەفا و ئەمەگناسیەوە لەوێش ئەو ئاوارەی هەڵبژارد و چوو لە کەرەج لەگەڵ ماڵی بارزان دانیشت ینی ئەو هەمیشە بەردەوام بیری لە لای ئەوە بوو کە دانەبڕێ لە شۆڕشی کورد دانەبڕێ لەو هەوڵانەی کە لە پێناو ڕزگاری گەلەکەیدا بووە بۆیە من هێدی هەر ئەو جارەشیان ناجاری تریش دەرفەتی ئەوەی هەبوو کە نەگەڕێتەوە کوردستان و سەردانی تری بۆ ئەوروپا کرد و بەڵام قەت خۆی نەگرت لە هیچ جێگایەک و خۆشی نەدەگرت بەڕاستی ئەو نەی دەتوانی بەبێ ئەو خاکە و بەبێ ئەو خەڵکە بژیت هەروەی ئەوەش بوو ساڵی 1990 یەک لە دوای ڕاپەڕین ئەگەڕێتەوە بەڵێ هەر دوا بە دوای ئەوەی کە ڕاپەڕینش کرا ئەو بە زووی گەڕایەوە کوردستان و سەرڕای ئەو هەموو بار و دۆخە ناخۆشەی کە لە کوردستان هەبوو لە بواری ئابوووریەوە هەم لە شەڕی ناوخۆ هەموو ئەو جێرە و کێشانەی کە کوردستان هەیبوو هێدی هاتەوە جارێکی دیکە و دەستی بە ئەرچی خۆی کرد و لێرە مایەوە. مامۆستاگیان کاریگەری شاعر لەسەر جەنابتان چی بووە و ئایا هەوڵتان ناوە شعرەکانی بە شێوەیەکی تر بنووسنەوە یاخود گۆڕانکاریکی تێدا بکەن؟ بەڵێ من بە حکمی ئەوەی کە ئەوەندە ساڵە لە خزمەتی دابووم و زۆر لەگەڵ شعرەکانی ژیاوم بە تەبیعەت ڕنگدانەوەی لەسەر شعرەکانی خۆشم هەبووە لە زۆر شوێن ینی ئەگەر بینی دێڕێک لە شعری من بخەیە ناو دێڕەکانی مامۆستایەوە ڕەنگە خوێنەر ئەگەر زۆر زۆر شارەزای هێدی و شعرەکانی هێدی نەبێ ڕەنگە بۆی لێک نەکرێتەوە کە ئەمە ئەو دێڕە شعرە هێندە کاریگەریە بووە هێندە کاریگەری هەبووە لەسەر من و من بێ لەوەی کە شعرەکانم زۆر لەژێر تەسیریدا بۆ زۆر جار من هەر بۆ خۆشی و بۆ پێکەنین و ئەوانە شعرەکانی مامۆستام هەڵدەژێڕایەوە ئەبەتە هەر مامۆستا هێدی نا زۆربەی شاعران من
خەڵکێکی زۆر ئەزانن کە لەو مەزالەدا توانایەکی باشم هەبووە شعرەکانی مامۆستا هێدیشم هەڵدەجێڕایەوە بە شێوازێکی دیکە زیاتر بۆ پێکەنین و بۆ فکاهیات و بۆ خۆشی زۆری کەیف پێدەهات زۆر پێی خۆش بوو زۆر جار پێی دەخوێنمەوە بەڵام پێشی خۆش نەبوو یعنی وەک ئەوەی کە حەزیش بکا کە شعری ویم تێکداوی یەک بە شعری خۆی پێی خۆش نەبوو تێشیان دەم دوو بە شعری مامۆستا هێمنیش ئەویشیان تێژی لێ وەردەگرت زۆریش پێی پێ دەکەنی بەڵام هەستم دەکرد کە لە ناخیشەوە حەزی نەدەکرد کە شعرەکانی بەو شێوەیە تێک دەدەیت بەڵێ مامۆستا زۆر ستایشی یعنی لە شعرەکانی زۆر ستایشی هەموو بزوتنەوەکانی ڕزگاری خوازی شۆڕشی کوردی کردووە چ لە هەموو بەشەکانی کوردستانە بەڵام بەوەشەوە نەوەستاوە زۆر ستایشی گەلێک لەو شاعیرانەی کردووە کە وەکو شعر لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردە ڕۆڵیان بینیوە وەک ئەحمەدی خانی وەک حاجی قادری کۆی وەک قانع وەک بێکەس وەک گۆران وەک هێمن وەکو جگەر خوێن ینی ئەمەش بەشێکە لە شعر و ئەدەبیاتەکانی مامۆستا هێدی بەڵێ هەم بەشێک لەو شاعیرانی کە جەنابەت ناوت هێنان هەر هێدی لەگەڵیان ژیاوە بەڵێ بۆ نمونە مەسەلەن هێمن یەک لەو شاعیرە گەورانەیە کە هێدی زۆر پێی متەئەسیر بوو زۆری خۆش دەویست و حتا مردیش ڕێزێکی یەکجار زۆری بۆ مامۆستا هێمن هەبوو ئەگەر سەیری دیوانەکەشی بکەن سەیری ئەو شعرانە بکەن من دوو شعری بینیوەکە بۆ مامۆستا هێمنی نووسیوە باوەڕ بفەرموو یعنی هێمن هەرچەند بۆ خۆی شاعیرێکی زۆر گەورە و پایە بەرز بوو بەڵام هێدی هێمنی گەیاندۆتە قیمە یعنی بە شێوەیەک لە شێوەکان ستایشی دەکا لە تەنانەت لە شعرێکە ئەڵێ من هەر ئەوەندە ئەڵێم کە لەگەڵ هیچ کەسێکی ڕامەگرن ینی پێی وایە کە دەبێ هێمن بەس هێمن بێ و نابێ لەگەڵ هیچ کەسێکی دیکە مقارنە بکرێت و لەگەڵ هیچ کەسێکی دیکە بینی ئەتوو هەڵسەنگانی بۆ بکەیت لە شاعیرانی تریش حتمما جەنابی مامۆستای ئەو شاعیرانی کە لەو سەردەماژیان و هەژاری موکریانی سید کامیلی ئیمامی خۆی هێمن ئەم شاعیرانە بێگومان کۆمەڵێک شاعیری تریش هەبوون لەوانە ئەمانە دیارە کاریگەریان هەموو لەسەر یەکتری هەبووە بەڵام لەوانەیە شێوەی نووسینی شعریشان جیاواز بوو لە یەکتری خۆی لە ڕاستیدا دەکرێت بڵێن هێمن و هێدی و تا ڕادەیەک هەژاری مکریانی و سید کامیلی ئیمامی و خاڵەمین و ئەوانە هەمویان قوتابخانەیەک بوون کە لەژێر تەئسیری وەفایی بوون بە دەرەجەی یەکەم لەژێر تەئسیری شاعیری گەورەی کورد وەفایی بوون بەڵام ئەوەش هەیە کە ئەوانە من چەند جارێک لە چەند لێک کۆڵینەوەیەک ئەوم کردووە کە لە قوتابخانەی حەقیقی بوونە چونکە حەقیقی پێش ئەوان دەستی بە شێعر کردووە و لە ڕووی تەمەنیش و لە ڕووی دەست پێکردنیشەوە مامۆستا حەقیقی لە پێش ئەوان بووە هەرچەند من ڕەنگە ئەگەر لێم بپرسی چێ لە چێ شاعیرترە ڕەیەکی ترم هەبێ بە نسبەت شاعیرانەوە وەکو ئەوەی شخصی خۆم دەنا ئەرچی من نییە و منیش لەو پێگەیەدانی مەکە بڵم هەڵسەنگاندن بۆ کۆی ئەو شاعیرانە بکەم بەڵام هێدی لە قوتابخانەی وەفایی بووە و دەکرێت بڵێن دوجار لە قوتابخانەی حەقیقیش بوونە هێمن و هێدی و چونکە حەقیقی پێش ئەوان بووە مامۆستا ئێستا شعرێکی مامۆستا هێدی بخوێنینەوە یار لە ماڵ بێتە دەرێ جەژن و چراخان ئەوەیە بمە قوربانی لەبەر پێی حەجی هاسان ئەوەیە گەنجی هەڵدایەوە سەر و سینگ و بەرۆکی داخست شنە باش ڕێ نییە لێی تێپەڕێ پاوان ئەوەیە لە زووتای ماچێ منی کوشت و خەیاڵی ناشی چوو بە گشت پەرچەمیدا هاتەوە
شێوان ئەوەیە ڕۆندیکی دیدە ئەگەر تێپەڕی لە سنووری مژۆڵ ڕوومەتی شوشت و ڕژا کۆشەوە گریان ئەوەیە شەرتی دڵداری وەفاداریە ئەڤینداری هەژار زۆی لە چەرمێکی هەبێ بەسیتەتی پەیمان ئەوەیە توێژەوانم دی هەموو وەک مەلەوانی دەریا لێوە شاوەی وینەیان بوو وشەیەک جوان ئەوەیە بە قەڵای کۆن و لە مێژینە مەڵێ وێرانە خۆشەویستی لە دڵا گەر نەبوو وێران ئەوەیە ئەوە گرتن نییە واژەی پەتی دەگرن دەستم سوچی هەنیەی وی کە فێز دەیگرێ گیران ئەوەیە هۆش و بیر هەردوو لە دووی خاڵێ لە هێدی تۆران وەرە بیبینە بە تەنیایی پەرێشان ئەوەیە. دەم خۆشگە حەمیدگیان مامۆستاگیان پێشتر باسی ئەوەت کرد کە هەندێک لە شعرەکانی مامۆستا هێدی و گۆڕیوە پێمان خۆشە گەر نمونەیەک لەو شعرانە گەر بە دەنگی خۆت بۆ مام بخوێنیتەوە. بەڵێ وڵا هەروەچی ئەرزم کردن من زۆر لە شاعیرانم هەڵجێڕاوەتەوە شعرانە دیارە ئەوە هەر منەوەی شەم نەکردووە پێشمنی شاعیران زۆر ئەو شتیان کردووە تەنانەت کردی مامۆستا هەژاری مامۆستا هێمن هەمویان ئەو شعریان کردووە بەس منیش بەپێی ئەوەی خۆم هێندێک شێرم هەڵجێڕاوەتەوە لەوانە مامۆستا شعرێکی هەیە ناسرەون هەست و خەیاڵ ئەی خۆزگە من دێوانە بام خۆزگە دەست و پێم لە ناو زنجیری باە وانە بام من ئەم شعرم هەڵجێڕایەوە بە ناوی کوڕی ئاغا کوا خەمی مورچەم دەبوو گەر من لە نێو شێتخانە بام خۆزگە هەر شاعیر نەبام و پێڕی ئەو شێتانە بام چارەنووس هەر خۆی دەزانێت چۆن مرۆڤ تەمبێ دەکا وا نەبایە من دەبوو بۆ گردنێ گەردانە بام شەنگەبێری گەردەبینم دەستە مەڕدۆشین دەڵێم یا ئیلاهی چی دەبوو گەر من لە جێی ئەو شوانە بام موچەخۆربی یان کوڕی ئاغابی هەردووچیان بەڵان گەر لەبێ بەختی نەبێ من بۆ دەبوو ئەو دوانە بام پێم بڵێن سوودی چ بوو ئاغایەتی بابم ئەرێ ئێستێ سەد ئیشم دەزانی گەر کوڕی ئاغا نەبام بێگومان لەو وەزعەدا گڤەی سمێڵانم دەهات گەر وەکو ڕەمزی منیش فەرزەندی ئەو شەعبانە بام. ڕاستی زۆر جوانە دەست خۆش. بەڵێ مامۆستا هێدی ئێمە هەندێک لایەنی تری کە شعری قەسیدەی درێژی هەیە وەکو خدرەشێت و نامەیەک بۆ کاوە و یعنی گەلێک بابەتی تری هەیە هەتا هەندێکی وەکو بڵێت وەکو چیرۆک ئامێزە بەڵێ شعرەکانی کە هەمووشی قەسیدەی دوور و درێژن لەم بارەیەوە چەند شعری هەیە ئایا هەموو ئەو شعرانی کە هەیەی بڵاو کراوەتەوە تەبیعی هەر ئەو چەند شعرێک کە جەنابەت باست کرد هەر ئەوەندە نینە زیاترن بەڵام ئەوەی کە بەنسبەت بڵاوکردنەوە و نەکردنەوە ئێمە زۆربەی هەرە زۆری شعرەکانی هێدی لە کاروانی خەیاڵە کە دیوانی سەرەکیەتی بڵاو کراوەتەوە لە دوای کاروانی خەیاڵ لە ئاوێنەشکاوە بەشێک لە شعرەکانی کە دوای کاروانی خەیاڵ نووسیویتی لە ئاوێنەشکاوە بڵاو بوونەتەوە دەفتەرێکی بڵاو نەکراوەشی هەبوو هێدی بەڵام زیاتر ئەوان شعری تەنز بوون بەڕاستی ئەوان شعری تریشی تێدا بوو بەڵام بەنسبەت ئەو شعرانە ئەگەر ئێمە بێنین لە نێو ئەواندا ئاماژە بە خدرەشێت بکەین شعرێکی چیرۆک ئامێزە خۆی بە تەسەوری من ئەو شعرەکە جنای مامۆستای توێتی ئەسن شعرێکی زۆر فکاهی و خۆش و خوێنەر دەباتە دنیایەکی دیکە من ئەگەر بمەوێ هەڵسەنگانێکی بۆ ئەو شعرە بکەم کە هێدی چۆنە ئەو شعرەی نووسیوە لە دوو حالت بەدەرنیە هێدی یا ئەوە تا ئەمە ڕووداوەکی حەقیقی بووە کە
بە زمانێکی تەنز و هێندێک مبالغەی تێدا کردو بۆ شێوەیە شتێکی جوانی لێدا ڕاشتووە یان ئەوە تا هێدی وەک هەر کەسێکی دیکە کە بیستویەتی لەو دنیا عەقلانیە هەڵێت کە ئازاری دەدا ئەو هەموو ئەتەکێت و ئیلتزاماتی ڕۆژانە و بە شێوەیەک لە شێوەکان بێزار بۆ لەو حاڵەتەی کە هەموو ئینسانێکی ئاسایی تێدایە حەزی کردووە باسی شێتێک و دنیای شێتی بکە کە دنیایەکی زۆر کەس تەمەنای بۆ دەخوازیت و زۆر کەس حەزی لێیەکە ئەوانە بەدەرن لە هەر مەسئولیەتێک و لە هەر بەرپرسیارەتێک و هیچ خەمێکیان نییە ڕەنگە زیاتر هێدی مەبەستی بەرزدەستەکردنی ئەو لایەنەش بێت کە ئەوانەی کە شێتن ژیانێکی چەندە خۆش و چەندە ئاسایی و چەندە بێبەرپرسیارەتی دەبەنە سەرێ و هیچ خەمێکیان نییە دەکرێت ئێمە ئاوا ئەو شعرە لێکدانەوەی بۆ بکەین. مامۆستاجان زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ دەوانخان و بەشداریکردن بۆ هاوکارم خەندەخان. خۆشەویستان لێرەدا هاتینە کۆتایی ئەم وێزگەیە لە بەرنامەی قەلەندەرخانە تاکو وێزگەیەکی تر بەخواتان ئەسپێرین و حەز دەکەم خەندەخان بە خوێندنەوەی شعرێک کۆتایی بە بەرنامەکە بێنێت. بە خۆشحاڵیەوە. دڵ ئەگەر مەیلی بە دڵداری نەدابە نەدەبوو خەم کراسێک بوو بە بەژنی نەبڕابە نەدەبوو مەستی ئەو خاترەی ئەم باتەوە جێژوانی کۆن بەدزیبایە دەسم ڕوو نەکرابە نەدەبوو ئەو خەیاڵەی لە خەوێدا شەوێ پێی ڕادەپەڕم دڵی دێوانە بە ڕۆژ لێی نەدوابە نەدەبوو پڕ لە چیرۆکی من و تۆ بووە شار و باژێر ئیتر ئەو پەردە بڵێ هەر نەدرابە نەدەبوو